کاکەیەکانی باشووری کەرکووک خۆشحاڵی خۆیان بە کۆنتڕۆڵکردنی ناوچەکانیان لەلایەن پێشمەرگەوە دەردەبڕن و ئاماژە بەوە دەکەن داعش ناوچەکانی وێرانە کردوون و دەڵێن بەهۆی جیاوازی ئاینیەوە لەلایەن داعشەوە بە ئامانج کراون. من وەکو گەنجێکی کاکەیی ئەمامە دەی خۆمانە ئەمە هەمووی دەی کاکەیەکانە کە سەرەتا کە داعش هات ئێمە ڕۆیمانە دواوە بۆنەی وەکو یەزیدیەکانمان بەسەرڕێیە و ئێستا لەخوا بە زیاد بێ وردە دەگەڕێنەوە بۆ دیەکانی خۆمان. کاکەیەکان کە کەمینەیەکی ئاینین هەرچەندە پێشوەخت ناوچەکانیان جێهێشت و ڕوبەڕووی کوشت و بڕ نەبوونەوە، بەڵام ناوچەکانیان بەهۆی شەڕی داعشەوە بە تەواوەتی وێرانە بووە. کاکەینەوە تەواو دیەکەمان هەمویان ڕوخانەوە تەبان یەکە و ئێستا ئەلحەمدوللا دیەکەمان وا گەڕاوە بۆ دەست خۆمان و ئیشەڵڵا سەرکەوتووە بین. ئێمە وەکو ئەم دێوە شارەزامەدەیەکی محەمەیە دەیەکی کاکەی قەدیم کۆنا نەتەوەک نەتەوەی وەک ئێمە کاکەین ئاینێکی کاکەین ئیجا بە هەموو شوێ محرممانیان نەکرد خاصە لەم داودایە داعاشات وەکو یێزیدەکان گەرەکیان بیتەعدامان لەکەنی ماگە بەس ئێمە توانای خۆمان سنووری خۆمان پارێزان لەسەر حتا آخر نەفەس دیفاعمان لەسەریان کردەوە تا بەچاو خۆتان نەبینن ئەوە دیەکانمانە هەمووی ئینشەڵڵا گەڕاوە لەسەر سنوورەکە. گەنجێکی کاکەیش دەڵێت داعش کچانی ئێزیدی بردووەتە ناوچەکانیان بۆ لای ئەمیرەکانیان. ئەوەی پشتمانشەوە ماڵی ئەمیرەکە و ماڵی نەزان خەزعال لە ئاچان عوزێرە کوژرا کچی ئێزیدی لای بوو و ئێستاکەش کچی ئێزیدیەکە بردێ لای براکێتی براکەشی ناوی ماهر خەزعالە لە ئاین دانیشتووە لە پشتی سەبعین ساڵ دانیشتووە. گوندە کاکەی نشینەکان ژمارەیەکی زۆر بۆمبی چێنراویان لەلایەن داعشەوە تێدا دانراوە، بۆیە بە ئاسانی کاکەیەکان ناتوانن بگەڕێنەوە زێدی باو باپیرانیان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.